ئێمە ئەمڕۆ لە ساڵیادی دامەزرانی تیمەکەماندا بریانماندا لە بری ئەوەی کە وەکو یعنی خەڵکانی سەربوو بۆنە تەقلیدیەکان بکەین و حەفلە بکەین لە ناو هۆڵەکە. بریانماندا ئەم جارە چالاکیەکەمان بێ کە شتێک بێ بتوانین خزمەتی ژینگە بکەین بۆیە دەستمان کرد بە هەڵمەتی ناشتنی نەمام. هیوان وایە کە ئەمە ببێ بە نەریتێک لە ناو خەڵکە کە کەسانی تریش هەستن بۆ ئەنجامدانی ئەو کارە بۆیە بتوانین خزمەتی ژینگە بکەین. بەڕاستی لەمام ناشتن شتێکی زۆر جوانە سەوزایەک زیادەکە بۆ ژینگە بۆ پاک و خاوێنی ژینگە بۆی خەڵکی سەیرانێکی تیاکە لە پاڵی سراحەتێ بکاتەوە. ئەمەش بۆ دامەزانین تیمەکەمان بۆی پێمان باش و شیرینی بخۆین هاتین ئەو دەستمان کرد بەم چالاکیە بە نەمام ناشتن. باش شنو توصي شوري اس شولي حضرتي سياراتكم او شولا من سلكها والحمد لله شولي ماجيك بوشة وعالم قسطامات كان واغلبها شولي ما تعديل باردة والسيارة بس هم سيارة دعمة بيشي انقل باندي ام واجد شكل سيارة دعمي ومتن برشقنا قلوبنا أم تشتكينوان طبعا سيارة جديد بو تعديل بارد بشكل في سيارة أمريكية بليتوا بشكل ستيرن نو سيارة ياباني نت سيارة ياباني تعديل وان خوشترها بو تعديل بارد أمريكي بشكل بليتوا أوديها. Магия. Ступил на колючку. А что ему его в самому себе? Это будут слова, которые всех страданий. И после того, как мы пожелаем это себе, мы вспомним. Раз, два, три, один. Международный день йоги в России отмечается в более чем 180 странах с 2015 года. Каждый год 21 июня, в день летнего солнцестояния, отмечается в Москве, в Ярославле и в Краснодаре. Мы ведем параллельную программу. Выбрали этот день, потому что 21 июня это рабочий день, а мы хотим, чтобы весь день с утра до вечера у людей была возможность присутствовать здесь. Глубокий, мягкий вдох. Меня зовут Аня Зорина. Я йогу практикую уже примерно лет 8. На протяжении этих 8 лет очень развивается в России, в Москве йога. В том числе проводится сейчас уже 5-й год подряд Международный день йоги.